ساڵی 2020 کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمە 28 ساڵە حکوومەتی هەرێم پێک هاتووە، بەڵام دوو حیزبی دەسەڵات هەرکێکێشەیان دەکەوێتە نێوان ڕێگاکانی سنووری دوو ئیدارەیی و بازگەکان بەسەر یەکدادا دەخەن. ئێرە ڕێگای بالیسان خەلیفانە لەلایەن بەڕێوەبەری ناحیەی بالیسان ماوەی 2 ڕۆژە داخراوە. داخرانی ڕێگاکە دوای ئەوە دێت کە بازگەی زینەتیری سەر بە پارتی دموکراتی کوردستان ڕێگری لە بەڕێوەبەری ناحیەی بالیسان دەکات کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بچێتە هەولێر. بەداخەوە ئەوەی کە ڕوئەدا ئەوەی کەوا دەبیندرێت لێرانە ڕێک ئەو دوو ئیدارەیە کە ئێمە چەندین ساڵە باسی دەکەین، هەرچەندە ئەوان لایەنی دەسەڵات هەمیشە ئیدعای ئەوە دەکات کە دوو ئیدارەی نەماوە، بەڵام بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوونە کە ئەوەی کە لێرە هەیە ئەوە دوو ئیدارەیە تۆخکردنەوەی سنووری دوو ئیدارەیە. نزیکەی 20 ئۆتۆمبیلی بار هەڵگرن شەو و ڕۆژێک کە ڕێگایان لێگیراوە و ماونەتەوە، سەرجەمیشیان باریان پێیە لە حاجی ئۆمەرانەوە دەیگوازنەوە بۆ قەزای ڕانیا، کەچی هیچ بەرپرسێک بەدەمیانەوە نەهاتووە ڕێگایان بۆ بکاتەوە. هەندێک لە هاوڵاتیان بە پێڕێ دەکەن و بە گوێ درێژ کەلوپەل دەگوازنەوە بۆ ئەوەی بسنە هەردوو سنوورەکە. لە دوێنێ شەو ئێمە وەستاوین بارەکان با بڵێن شۆفێری بار هەڵگرین، بارەکانیشمان باری میوە و خۆراکە. بێگومان زەرەری زۆر دەکەین چکە بارەکانمان میوەیە تێک دەچی خراپ دەبێت. ئێمە داواکاریمان ئەوەیە کە حکوومەت بە زووترین کات بێتە سەرخات ڕێگایەکە بۆ ئێمە بکەنەوە، لەبەرەوەی ئێمە بارەکانمان ئەگەر ماوەشی دیبمێنیتەوە هەموو ئیسۆک دەبێت خەرا دەبی زەرمەندیش هاوڵاتیە. هۆکارەکەی سەیتەڕەکەی ئەو دیوەی سەیتەڕەی پارتیە سەیتەڕەکەی ئەو دیوەی سەیتەڕەیەکێتیە ئیزنمان دەدا، پارتی ئیزنمان نادا کە بەخۆشم خەڵکەکی پارتیشم کادیرەکی پارتیشم. ئارام حەسەن دانیشتووی قەزایڕانیە و باخی لە شەقڵاوەیە کەچی ماوەی 20 ڕۆژە ڕێگای نەدراوە بچێتە شەقڵاوە. خۆی دەڵێت ئەمە زیندووکردنەوەی سنووری دوو ئیدارەیە، ئەوەی بۆتە قوربانیش تەنیا هاوڵاتیانن. شۆفێرەکان ناچارن لە جیاتی حکوومەت بە خاکەناس ڕێگا بکەنەوە، چونکە وەک خۆیان دەڵێن تەحامولیان نەماوە چیتر بمێننەوە. ڕێگە پێدانیشم هەیە هێناومە هاتوومەتە سەیتەڕەی ڕێگە پێدانەکەی داومەتەوە، گوتوویەتی ئەو ڕێگە پێدانەی جەنابەت بەم دیرنەحەکەت بڵێ ناخوا لێرە. ماوەیەکە هەردوو حیزبی دەسەڵات لە بازگەکان ڕێگری لە ئەندامانی یەکتر دەکەن، هەم لە ئاستی حیزبی و هەم حکومی. هەندەی نەماوە سنووری دوو ئیدارەیی و شەڕی ناوخۆ زیندوو بکەنەوە کە ماوەی چەندین ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێوەی دەناڵێن و لەو پێناوەشدا بە هەزاران ڕۆڵەی ئەم میلەتە لە پێناو هەردوو حیزبی دەسەڵات دابوونە قوربانی. نیشانەکانی ئەو دوو ئیدارەیەش هێندەی نەماوە لە دۆڵی بالیسانەوە بەدەرکەوێت. ئەمە سنووری نێوان دوو وڵات نییە، بەڵکو سنووری یەک پارێزگایە، بەڵام دوو حیزبی جیاواز ئیدارەی دەدەن. بەردەوام ململانێ سیاسیەکانی نێوان ئەم دوو حیزبە وای کردووە کەوا لە کاتی گرژەکان ڕێگری لە یەکتر بکەن، باجی سەرەکیش تەنیا هاوڵاتیان دەیدەن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دۆڵی بالیسان.